سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی بەسەرهات بە ئێوەی ئازیز ئەگەمەوە هاتوینەتە تەکیەی شێخانی شۆرجە لە کەرکووک. ئەم بنەماڵەیە خاوەن شاعرێکی زۆر گەورە و مەزنن. بەڕاستی ئەو کەسە کە لە کەرکووک لە ڕابردوودا یەکێکە لە پایەکانی شعر و ئەدەبی کوردی. هیچی کەمتر نییە لە سێ کۆچکەی بابان، هەریەک لە سالم و نالی و کوردی کە ئەویش شاعری گەورە و مەزنی گەلی کورد لە کەرکووک سابڕیە کە ناوی تەواوی شێخ نەجمەدین شێخ عەبدوڕەحمان شێخ مەحموود بەرزنجەی شۆرجەیە. ئێمە لەم هەڵقەیەدا هاتوینە بەسەرهاتی کەسێک لە کوڕەکانی ئەو شاعرە مەزنەی گەلەکەمان بەسەر بکەینەوە کە ئەویش بەڕێز شێخ عەبدوڵڵا کوڕی شێخ نەجمەدین شۆرجەیە. ئەچینە لایەم ڕاپۆرتە و دواتر درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. شێخ عەبدوڵڵا بەرزنجی ناسناوی عەینون بێ کوڕی شاعری گەورەی کۆر شێخ نەجمەدین سابڕیە. لە ساڵی 1938 لە گوندی شۆرجێ سەربەناحی قەرەحەسەن لەدایک بووە. لەبەرەوەی لە خانەوادەیەکی ئاینی بووە، هەرزوو دەست دەکاتە خوێندن لە لای برا گەورەکەی شێخ عەبدوڕەحمانی شۆرجە و خوێندنی جوز و عەممە تەواو دەکات و دواتر لە شاری کەرکووک خوێندنی سەرەتایی و دوا ناوەندی تەواو دەکات بۆ ماوەیەک لە بانکی کوشت و کاڵیدا دەمەزرێت. ساڵی 1961 دەچێتە بریتانیا بۆ خوێندنیە دازیاری میکانیکی و دوای چەندین ساڵ ژیان لە تەراوگە و فێربوونی زمان لە کۆتا ساڵی خوێندنی دەبێت لە ساڵی 1968 کە حزبی بەعەز کودەتا دەکاتە سەر حکوومەت و بەشداری لە خۆپیشاندانێکی جەماوەری دەکات دژی کودەتاکە. بەو هۆیەوە باڵۆزخانی عێراقی هەموو هاوکارێکی لێدەگرنەوە و ناچار دوای ڕێکەوتنامەی کورد و حکوومەتی عێراقی لە ساڵی 1970 دەگەڕێتەوە کوردستان. پاشان لە ساڵی 1974 لە کاتێکدا خەریکە لە فەرمانگەیەکی ئاژغال لە بەغداددا دەمەزرێت بەوەی فشاری قەومەچی و بەعسیەکان واز لە دەوامکردن دێنێت و دەگەڕێتەوە و پەیوەندی بە شۆڕشەوە دەکات و لەلایەن بنەماڵەکەی و پشتگیری بڕیارەکەی لێ دەکرێت. دواتر لە سەردەمی شۆڕش دەچێتە بەشی ڕاگەاندن لە دەنگی کوردستان دەست بەکار دەبێت، ئەویش لە بەشی ئینگلیزیەکەی. لە سەردەمی شاخ ڕەخنەی زۆری هەبووە لە شێواز و چۆنیەتی کۆمەکی شۆڕشی ئەیلول و پێی وابووە کە نابێت شۆڕش تەنها پشت بە ئێران ببەسێت، هەر کاتێک بێوێت دەرگای لێدا بخات و هەر کاتێکیش بێوێت درێژە بە شۆڕشەکە بدات. لە یادەوەریەکانیدا باسی ڕووداوێک دەکات کە پێی وایە هۆکاری لێک نزیک بوونەوەی عێراق و ئێران بووە دژی کورد و دەڵێت لە کاتی هەڵگرساندنەوەی شۆڕشدا تیمێکی چەکداری ئێرانی دزیان کردە نێو سەنگەرەکانمان کە کوردیان نەدەزانی. هەر یەکە و جۆرە بەرگێکی کوردیان پۆشی بوو کە لەگەڵ جلوبەرگی پێشمەرگا نەگونجاو بوو. بە بیانووی هاوکاری هاتوبوونە نێو شۆڕشەوە، دواتر فڕۆکێکی عێراقیان خستە خوارە و بەو هۆیەوە حکوومەتی عێراقی واتێگەیشت کە ئێران چەکی زۆر پێشکەوتووی بە پێشمەرگە داوە، کەچی لە بنەڕەتدا پێشمەرگە تەنها چەکی بەرگریکردنی پێبوو، هیچ جۆرە چەکێکی هێرشکردنی نەبوو. بەو هۆیەوە حکوومەتی عێراق پەیوەندی بە شای ئێرانەوە کرد و لەگەڵیاندا ڕێکەوتن. دەژڵێت لە دوای هەرسی شۆڕش شەهیدی نەمر عەلی عەسکەری داوای کرد چەکەکان کۆ بکرێنەوە و دەست بە شۆڕش دەکاتەوە، بەڵام لەلایەن سەرکردایەتی شۆڕشی ئەیلولەوە ڕێگری لێکرا. لە بواری ئەدەبی و شعریدا هەرچەندە خاوەنی چەندین شیعرە، بەڵام و خۆی دەڵێت خۆم بە شاعیر نازانم. ڕەخنەی لە پەلەپەلەکردنی نوێخوازی لە شعری کوردیدا هەبوو، پێی وایە دەبوو کورد زوو دەستبەرداری شعری کلاسیکی ببێت و دەست بکرێتە شعری ئازاد. هەروەها کاریگەری زۆری سابڕی و پەروەردەی تەکیەی بەسەر شعرەکانیەوە دیارە و نووسینەکانی دەکرێتە دوو بەشەوە: شعری سۆفیگەری و خۆشەویستی. لەگەڵ مارگرێت کە خاتوونێکی نەمسایی بووە و کچی سەرۆکی شارەوانی ڤۆیتسبەرگ بووە، هاوسەرگیری کردووە و ماوەی 20 ساڵ بەیەکەوە دەمێننەوە و هیچ نەوەیەکیان نەبووە و خاتو مارگرێت لە بەرواری 2021 کۆچی دوای دەکات و شێخ عەبدوڵڵاش دەگەڕێتەوە کەرکووک. دووبارە سڵاو. مامۆسا خۆشحاڵ و بەختەوەرین ئەمڕۆ هاتوینەتە تەکیە و مەقامی شێخانی شۆرجە لە کەرکووک بۆ بەسەرکردنەوەی جەنابەت، هەم وەکو کەسایەتیەک و هەم وەکو شاعرێک و هەم وەکو ئەدیب و نووسەرێکی ئەم شارە، و خۆشحاڵین کە کوڕێکی بەڕێز شاعری ناوداری گەلەکەمان سابری
گفتوگۆ لەگەڵا دەکەین و هەروەها من لە چەند کەسێکم پرسی کە سابری یەکێ لە کوڕەکانی ماوە زۆر کەس ئاگدار نەبوو لەوەی کەوا جەنابەت وەکو کوڕی سابری ماوی ئەم مەفقودیە بۆچی یا شێخ حەزمە کرد لەوە دەست پێ بکەم ئایا بۆچی لێکۆڵەران ئاگایان لە تۆ نییە؟ ماوەیەکی دوور و درێژە من لە عێراق نەبووم 54 ساڵ دەرەوەی عێراق بوومە 9 ساڵ لە بەریتانیا بووم پاشەوەیش 4 ساڵ هەر لە بەغدا بووم پاشەوەیش ئەو بچوومە ناو شۆڕشەوە ئێران و چوومە نەمسەیش ینی بە هەمووی بەیەکەوە 54-55 ساڵە بۆیە کەس نامناسی لێرە. بەڵێ یا شێخ ئەگەر سەرەتا بۆ دەست پێ بکەم چونکە ئێمە شاعر سابری زۆر شیرینە لە لامان وەکو کوردانی کەرکووک و هەر وەکو لەلایەنی ئەدەبی لەسەر ئاسی کوردستانیش دیارە سابری یەکێکە لە شاعرە ناودارەکانی گەلەکەمان. حەزەکەین سەرەتا بۆ دەست پێ بکەی هیچ یادەوەریەکت لەبیر ماوە لەگەڵ باوکت شاعری ناوداری گەلەکەمان سابری؟ من کە هەستم بە خۆم کردو دەورە پشتم چی بووە بینیمە کاوش توو شەلەل بوو باوکم یعنی توانێت قسە بکە من ئەو منزەرەن تەنها لە بیرەوە ئەو خۆتێش کەفاتی کرد ساڵی 1944 کە شوشیانەوە هێنێکیان ڕاخست بوو دەورە پشتی وەکو حەسیر لە دەورە پشتەوە مناڵ بووم خۆم دزیەوە چوومە ژێرەوە سەیرم کردن چۆنە شۆنەوە هەتا کەس نەمبینیە ئەینا هینم نییە ینی گفتوگۆم خەت تێگەرای نەکردەوە بەم بم. بەڵێ کاتێکە وەفاتی کرد تەمەنت چەندێ بوو؟ تەمەنم 6 ساڵ بووم منداڵ بوویتە؟ بەڵێ. بەڵێ مامۆستا دوای ئەو وا بزانم ماڵتان دێتە کەرکووک؟ نەخێر خۆم پاش ماوەیەکی درێژ خۆم هاتمە کەرکووک ئەمە هین کە باوکم وفاتی کردمە هەر لە شۆژە مامەوە لە لای کاکەم شێخەوڕەحمان ئەو بۆ مەسئولی تەربیەتم و هەموو شتێکی حتا فێری نەختی خوێنین میش کرد و جزمی عەمەش لای ئەو خوێنی. مامۆستا لە یادەوەریەکانت زۆر باسی ئەو ساڵانەکەی کە برسێتی بووە لە شۆرجە. ئەو زۆر ناخۆش و بەڕاستی باشم لەبیر مناڵ من ئەوسا ینی بەس بە ئاسانی شەکر و چای دا دەست ناکەوت. ساڵێک گرانتەها چەند کەسێکی کوشت لە لێکە نەخۆشیی تۆ ناخۆش بوو. ساڵێک بێبارانی بوو ساڵێک تەزرک دەڵی کوتا ساڵێک کول لە هات دەڵی خوارد ینی لە دوایەکە ئەم 4 ساڵە زۆر پاش حربی عالەمی دووەم ینی ئەم خراپترین وەزع بوو لە عێراق بە تایبەتی لە لادیەکان شۆرجەشی دەگەریا بوو. لە شعرێک تا زۆر باسی ئەواکەی زۆر باسی ئەو ڕۆژانەکەی کە وا بزانم شێخەوڕەحمان فێری زیکرێکتانەکە. الله بەیانیان زوو مناڵ بووینێمە من و دوو خوشم دانیشتین چایمان خواردەوە چایمان خواردەوە ئیتر ئەویت ئەم هینە بکەن تەسبیحاتە بکەن یا سەتاری یا غەفاری شتی ڕێتەرەوە یا ڕەزاق هەتا خوا ڕزقمان بدە. بەڵێ یا شێخ کەی دێنە کەرکووک؟ من ساڵی 1949 هاتمە کەرکووک تەمەنم 11 ساڵ بوو هاتمە کەرکووک بە ماڵەوە نهاتین کاکەم ئەحمەد لەگەڵ دایکمان لە کەرکووک بوون هاتم لای ئەوان. بەڵێ ئەحمەد لە دایکمە شەکەم ئەو ڕەحمان لە دایک من نییە دایک ژنی یەکەمی باوکمە. بەڵێ یا شێخ لە کەرکووک لە کێونیشتە جێبوون ئەو کاتە؟ هاتم هین بوو لە محەلەی براخ تقریبا 80 مترێک دوور بوو لە مزگەوت ناوی بووە ئەلەوێ لە خانووی کاوین چەند یەک دوو سێ چوار ژووری تیا بوو ژێرزەویەک ئەم چوار ژوورە یەکێکی ژووری ئێمە بوو من و دایکم و کاکەم ئەحمەد
قاتی یەکەم مامەم شەعول خاور بوو لە ژوورێکە لەگەڵ خێزانی بەرامبەریشی عینی ژوورێکی ژوورێ بوو هینجا بوو شێخ ئەحمەد ئامۆزای باوکم لەگەڵ خێزانیە بەرامبەر ئێمەش کابرایش شورتە بوو خەڵک منتیقەی هین بوو ئاغجەلەر بوو ئابزانم خۆی ژنەکەی منانەوە جاری ئەو کاتە لە کەرکووک مەسەنەن هەر ماڵێک هەر حەوشێ چەند ماڵێکی تیا بوو ئێوا بوو دوایەوەش وەکو ئیسنینە بڵێ کارەبا هەبێ ئاو هەبێ ئاو تەنها بۆڕێکە لە حەوش بوو ئەمە هەموو کەسێ بچە لە ئاوی ساردی لە حەوشە بێنایە ماڵ خۆی ئەبدوسخانەیش لە حەوشە بوو یعنی من و کاکەم ئەحمەد ناچین ئەبدوسخانە ئەچین لە مسکەتەوەی ناهی بدایمە بگوێرێتوانە چون زۆر ناخۆشە 5 ماڵ یەک ئەبدوسخانی هەبوو بڵێ یا شێخ واقعی ئەو سای کەرکووک چۆن بوو واقعی ئەو سای کەرکووک وەختی مەلیکێت بتەمان بێ بزانین کوردی زۆر کەمتیا بوو کەرکووک عەرەبیش هەن نەبوو بە هیچ شێوەیە یعنی عەرەب لە هیچ کوێ نەبوو حتا شتێکی نەبوو عەرەبی مسەیتر تورکمان بوو چی دوکاندار هەیە هەمووی تورکمان بوو تەقریبەن بەلەگمان دووسێ کورد بووبنە دوکاندار ئاسنگەرەکان هەمووی تورکمان بوو حەمام هەمووی بەدەستی تورکمان بوو تیجارەت بەدەستی تورکمان بوو لە کەرکووک هەموو شتێ یعنی ئەوەی تورکمانی مەجبور مناڵە من لادیەوە هاتم تورکمانی نازانی مەجبور بە ماوەیەکی کورد تورکمانی فێر بووم باشە یا شێخ غێر کورد لە دەرەوەی کەرکووک نیشتەجێ بوو لە دیهاتەکان لە دەهاتەکان هەمووی لە دەهاتەکان بوو کورد یعنی بە ئەو کۆرم بەخوا بزانم 4-5 ماڵی مەشهورە بوو لە کەرکووک باشە یا شێخ نازانی کورد بۆ چی هەوڵی نادا بێتە کەرکووک نیشتەجێ بێ مەسەنەن دیهاتەکان هەمووی کورد بوو ئێمە بیستمانە کە کورد زۆر جاوتوێتی من پارەی خۆم یا با بڵێن دەغڵودانی خۆم نادەم بە ئارزی کەرکووک خۆی عادەتێکیان کوردی ئەمە بە عەکسی تورکمانەوە مەسەن تورکمانگە پارەی هەبوایە ئەچوو خانووی کێکرد یان چەند دوکانێک کێکرد ئیدای کرێ کوردەکەی ئێمە چوو لە لادێکان عەرزێ کڕی ئەوە تەبیعەتمان وا بوو نازانم بۆچی وا بوو بەڵام ئایا ئەو کاتە کورد منتج نەبوو با بڵێن بەرهەمهێر نەبوو کورد لەو سەردەمە بەرهەمی نەبوو بەرهەمی مەسەلەن دەغڵودان و جووتیاری و ئەوانەی هەبوو بەچی بوو فەقیرانای هاورد لێرە ئەیفرۆشت یان هین وەنەوەیان خراپ زۆربەی هات زستان سەلەمیە کرد گەرمەکەی زۆربەی سەر سەلەمەکەی سەلەمیش ئەوە بوو لە زستان پارەی وەرەگرت ئەوە قزناغەکەنم دووە دێنم هاوین ئیتر لە تورکمانەکان دایمە بەرگیان بکڕایە یان شەکر چایان بکڕایە هەرچێک هەبێ بە قەزەیان برد بە سەلەم لەسەر مەنتوجاتی گەنم و جۆ اینجا گەنم تێگەشت تەقریبەن هەمووی قەرزار بوو ئەیان دایەوە قەرزەکانیان واتە بە قیمەتێکی کەمتریان فرۆشت تەبیعی لە جزدانە زۆر بە هەرزانە فرۆشت مەسەن لە بیرم جارێک قزناڵ گەنم گەشت بە نزیکەی 2 دینار سەلەمەکە بە 1 دینار بوو قزناڵ یعنی بەنیوە قیمەت بەڵێ یا شێخ یادەوەریت لە کەرکووک یادەوەری خوێندنت بەڵێ چیت خوێندە کەرکووک من هین بووم لە لای کاکەم شەیخ ڕەحمان ئەلفوبێ فێر بووم نەختێ نووسینیش فێر بووم جوزء عەمەشم لێ ختم کرد هاتمە کەرکووک کاکەم ئەحمەد یەکسەر بنی برد بە لای مەلا ڕەحمان سیا مەنسووریان پێوت لە جیگ ماڵمان بوو لەوێ 5 مانگ قورئان ختم کرد ئیتر هاتمەوە کاکەم ئەحمەد وتی باشتر ئەوەیە تۆ مهنەیە فێر شتێک فێر پێ بژێن بردی بە لای خەیاتێک بتێت کەمە شاگرد خەیات بردمای لای خەیاتێک تەقریب 5 مانگ لەوێ مامەوە خەیاتەکە کورد بوو زۆر هین تەبیعەت خۆش بوو
هلا محلي مش أشياء هلا محلي بالآخر جال نزيق ماريما بقى كم يوتو تي أم كرة بيخدم كده باشتري وتي بوه وتي أما تدخل فرصتي أبي أشي بارشة جريدة درك أوي خناتوه يا مجالي جنوي خناتوه يا تشتغل نفسي كاكا محمد باش نمارو لم تربوتي بنتم ناردوا خياتي فيربي نكوني لا قصكي بو خالم شي حسين غير ايوا خالم شي حسين انتي باش براسك كابرا بفتجبينا كي لا هاتو قصكي بدايك من غير هذا يجوتي والله باشتري بي بخيت مكتبه اجا اخت ما لهين بولا تبي من عبد الله خالم شي حسين خاني كيلو يكردو لشركه بو شركه نودو خاني كيلو يكردو خويو يا مو شي الله يكوري لو خان ما أجل جاء هن كريش جبنا فايق بالثمن من أبو لما درس أبو برازاك جابوا باكي وفاتي كذو أيش لله خال مش حجان بو أيش هلا ما درس أبو والله تكاك محمد هاتو سكيب بو دايك مش كيرا دايك بدي باش بونا هنا مكتبه باش تانية بردمان بو هين بردين بو مدرسة خالدي أبو لا هن أوبر شهر مدرسة خالدي زور بيان تركمان بو كردي كم جابو عربي هاتي أنا بو تقريبا تركمان بو طلبة كان هن شي مسيحي بون ما مستعكان يجي كردي كانوا حتى السفا خسانة كرت بتركماني خسانة كرت شرحيانة كرت ولو مفروض بعربي بكنا من هجك عربي وصل سنة وشو أمو هنا كرت يعني بتركماني شرحيانة كرت بۆچی ئاوها مەسەلەن لەو سەردەما زمانی تورکمانی لە کەرکووک مسەیتر بوو ئایا ئەمە وەرەسەی دەوڵەتی عوسمانی بوو یاخود طبيعي زۆر جاري یەکەم تورکمانەکان زۆر دەوڵەمەند بوون هەموو شتێ بەدەستیان بوو تیجارەت ئەمە دەست بوو لە کەرکووک ئەوان جوولەکان بەس تاجیرە گەورەکان هەمووی ئەوان یان جوولەکە بوو یان تورکمان بوو یەک کورد نەبوو تاجیر بێ لە کەرکووک برایەکم هات شێخ ئەمینی ناو بوو لە کاکەم شێخ ڕەحمان نەختی گەورەتر بوو ئەو بە گەنجایەتی نازانم بیست چەند ساڵ بوو تا هەزەژنی هێنا بوو هاتە کەرکووک مایەکی کەم دوکانێکی کردەوە وەختە پیانوت قاڵی بازارێک بوو نزیکی خاسە لەبەردەم خەڵاوە هاتی خوارەوە ئەو دوکاندارەکان تر هەموویان تورکمانیان جوولەکە بوو هەمووی تاجیری باش گەورە بوون ئەمیش تا ئازە دەستی پێکەوت تەجربەشی نییە پاشی سێ ساڵ هەمووی هەستیدان پێ برد جام خەڵک ئەیوت سابیری زیرەک بۆ کوڕەکانیش زیرەکن زۆربەیان شێخ ئەحمەد لە هەموو کەسێکان زیرەکترە بەڵام من پاشەوەی گەورە بووم وا تێگەشتم وتم شێخ ئەمین لە هەموو کەسمان زیرەکتر بووە چۆن توانی بەبێ ئەوەی کەوا ئیشی کردبێت لە تیجارەتە لای دوکاندارێک ئیشی کردبێ بتوانی بەو شێوەیە بچتە پێشەوە حتا تاجێر گەورە جوولەکان و تورکمانەکانیش حەسوودیان پێ برد ئەمانە خەڵکەچووە بۆ لای هینیشی وەرگرت ئەو وەختە تەموین هەبوو لە شەکر لە چای لە بەرگ لە قوماش هەموو شتێ تەموین بوو ئەو تەموینشی وەرگرت بۆ خۆی ئیتر یعنی پێی دەوڵەمەند بوو الحەمدە یەکسەر خانوویشی دروست کرد بەڵێ یا شێخ ئەم یادەوەریانە دێنمەوە یادت هیوادارم بریندار نەبیت نانە پێم خۆشە بەڵێ یا شێخ حەزت باسی جوولەکەت کرد بیرت دێ مەسەلەن لە کەرکووک جوولەکەت چۆن پێگەیان چۆن بوو لە کەرکووک جوولەکە خیایەتی بۆ گەرمەوە ماڵ خاڵم شێحزێنیش لە پێشەوەی تەپەی عەبدوڵڵا خانوو دروست کات لە هین بوون لە محلەی براق بوون نزیکی ئێمە بوون
كوريجي أبو عبد الله ناو نختي لك كاكم أحمد قولة تربو هو عاشق هن كتاب تاجري زورك أبو باوكا كشي زور خوشي بيست هم مجاري هذا شكلك هو هنا ما خالهم شاسين تر كشكيش عاشق بو بيستي بيخوازي خالهم نيشت تر هن هات أبو شلحوت هات بيشوا شلك كان تصوير كان صور بيان بو إسرائيل أو إيش مهنته براسي أو كابراي تاجر بو هينش بو توانيش يهبو حتى كشتكي بذاتك كعب الله حتى أخوش بتاني بمهنته بشويك برام أبو كعب الله خالم نيش بيخوازيه تر أمانيش رويشين لك الرجل كانتره بەڵێ یا شێخ ئەو جوانە بە چ زمانێ قسەیان نەکرد تيه جوولەکان كردي باش يعني زاني الجايب يعني لازم لكيو فيربو من زيرك من زور بيان زيرك من بەڵێ راسي غێری کوردی خۆیان بۆ خۆیان لە بین خۆیان بە چ زمانێ قسەیان نەکرد عبريان ساكر برام عبريكي هن وكو أونية كالنسرابية وكو جرفيو أو تقريبا كذا تذكر يعني كده تێکەڵیان نەکرد بەڵێ یا شێخ دوای ئەوە وا بزانمە چیتە دەرەوە بۆ خوێندن كي تيتا دەرەوە درون تربو بحثي مدرسة كم ابتدائي بەڵێ كشوما مدرسة أو دكوري خارزام عيني مدرسة ولسات شوسف شوار ابتدائي من أوان كشو من يعمل مدرسة إنه كان قيد مكان له من 8 قرب ودوان 1950 دوان سالان لسه في يقدر بريش ما يعني أو كان هم من عالمون من قبل لسه في يقدر نشين كاكا محمد هني مدير المكتب بكي وتي أم قرآني خدم كردو خير هذه هي تواني بالنسية وتي باشا سيم معلمي هنا بكو امتحانكم لخوانينا ولا نسينو لا معناي نصك بدك أشياء هرسي كان قرار يبدو وقينا لسه يعني لسه يعني من يكو دو ابتدائي من خوني لسه متأكد دو سال مدرسة خالدية بوم سيو شوار دائما ما هذا هو محل براخ المجبور من مكتبة اللمبر من دانا كاكم لم قاسم يكم كان جوشش دائم لا يخوني و جيش بداية امتحان بكالوري ووسا لكم من الكركو لە بەکەلۆری بله ڕاستەکەی ئەی دوایەوە متەوەستە با بڵێن متوسطة وقت ابتدائي متوقع كرد كاكم أحمد الشيء بشو هو برجل شركة بو بشو لمدرسة بو أيخوني أوش ثانوي توقع كرد كثانوي توقع كرد بيشتي بو بغداد لا يفخني الرياضيات يعني فيزياء يعني إنجليزي شو اللي بيجي الإنجليزي ده بيكرد الإنجليزي كيس دور باشو بو آخر الشركة إيش يكرد تقريبا وزن حفتي دوامي كل إنجليزي كا قريب الرياضيات وتي من إنجليزي كنا ما مسكن باشتري الرياضيات خني لكلية تربية أو شو بغداد من شو ما متوسطة عيني صار متوسطة هن ثانوي متوسطة وسابقة لكركو يكما بناية بو بين صار بو متوسطة صار بو إعدادي بين ساكوزان دو صار بو أيش هن علمي وأدبي باش متوسطة من علمي هالبشارت بەڵێ یا شەخەی کێ چیتە دەرەوە بۆ
بەریتانیا و بۆ ئەو شوێنانە بۆ خوێندن؟ ساڵی 59 من هێنم تەواو کرد مەدرسەم تەواو کرد علمی دووەم هێنا لەسەر عێراق تەقدیمم کرد بۆ جامیع ئەوسا بۆ مرکەزی بۆ قبوڵ ئەوسا تەلەبە تەقدیمیان کرد و خۆیان قەرارێندا ئەتخەنە چی فەرعێکەوە حەقەدە بوو 3 فەرع داوا بکەیت من داوای 3 شتم کرد کە تەقدیم کرد طب عەسکەری هەندەسەی کارەبایی لەگەڵ ریاضیات ئەم سێیانە طب عەسکەری بۆ من زۆر باشە چونکە مەسرەفتیانەدا بەریمان کرد لە طب عەسکەری نامیش لە ڕادیۆ خوێنرایەوە ئەبوو بچین بۆ مقابلە عینی ساڵ کاکەم ئەحمەد ڕای کرد بۆ سووریا خوان مسلمین بوو ئیتر شوێعەکانیش سەیتەریان کردبوو لە کەرکووک هەڕەشیان لێدا و تیان کوژین چکم دژی شوێعەکان قسەیان کرد ئەو ڕای کرد بۆ سووریا من هینەکە کەوتە سەرم دایک بوو خوشکەکەم مەسرەفیان کەوتە سەر من ئایتری کەس نەبوو هیچی هینە بکات مەجبوور بووم ئیشێ بدۆزمەوە ئەو خانووی کە ئێمە تیایەژین لە بەڵاخ کابراوتی من مدیر مەسرەف سرایی باشە ناسم وەڵا بریم بۆ لای یەکسەر تەعیینم کرد بە کاتب لە مەسرەف سرایی ئەو وەختەیش ئەو ساڵە شوێعەکان ئەمنە فەلاحێن هاوردوو بناو شارەوە هینە مزاهرەیان کرد و نازانم چی خەڵک دەغڵدانی لەبیر چوو یەکەم کەرەت بوو لە تاریخ عێراقە کە عێراق گەنیمی ئیستیراد کرد ساڵی 1959 59 هین لە مەسرف زاییدا مەزرام مەسرف زایی هینێ کرد پارەی بە سەرفا دای فەلاحەکان حتا گەنیمی پێ بکردن تۆی بکەن منیان نارد بۆ حەویجە بۆ فەلاحەکان حەویجە مەشروع ئاوی هەبوو شوێن باش بوو بەراو بوو هەموو ئارچەکانیان منیان نارد بۆ ئەوە ناوی فەلاحەکان بنووسن کەوا سلفیان نەدەنێ یەکی 5 دیناریاندا بە هەموو فەلاحێکێکی 5 دینار سلفە ئەبێ پاشی ئەوەی کە هاوین هات منتوجاتەکان هەندەرچوو بۆ پارەکە بدەنەوە ئەممەنم شوێعەکان مزاهریان پیان کرد هەر زەرعاتیان نەبیر چوو فەلاح فەقیرەکان هەر لە کەرکووک بوون هەردوو ڕۆژ جارێ بە زۆر حزبی شوێعی تراکتران داتێ دەڕاستەدان داتێ نازانم چی بۆ خەڵەتە خەڵکەیش هات مزاهرەیە کرد بەناو حزبی شوێعیەوە زەرعاتیان نەکرد ئەوەی سلفەیشە فۆتا مەجبوور حکوومەت عەفو بوو لێ بە سلفەکە بەڵێ یا شێخ دوای ئەوە تۆ ئەچیتە بەریتانیا بۆ ساڵی 61 ئەگەر بکرێ دوای ئەم ناوبڕە بیتە سەر ئەو تەوەرە باسی ئەومان بۆ بکەیت کە چۆن ئەچیتە دەرەوەی وڵات بۆ خوێندن و هەروەها دواتر تەواوی ناکە ئەگەڕێیتەوە بەهۆی چیەوە تەواوی ناکەی ئەچینە لای ناوبڕێک و دواتر ئەگەڕێینەوە. دووبارە سڵاو پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم لە شێخ عەبدوڵڵا کرد چۆن ئەچێتە ئەوروپا بۆ خوێندن ئێستا درێژە بۆ گفتوگۆکەمان دەدەین مامۆستا پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم لە جەنابەت کرد کە ئەچیتە بەریتانیا وا بزانم بۆ خوێندن و دواتر خوێندن تەواو ناکەی لەوێ پێشەوەی باسی بەریتانیا بکەین باسانێ هین کاتی سانەوی تەواو بکەین هەناختێ بەعزە شەرێکی تیا هەیە ئەویش کە من متەوسطێکم هەتا سانەوی کە هەتا چوومە چواری علمی فەلەکەدین هین بوو برادرم بوو عینی سەب بووین فەلەکەدین کارگەیی ئەو 3 ساڵە هەموو ساڵی 2 جا جەریدەیەکمان دەری پێڵین جەریدەی جداری مەقالاتمان نووسی نوکاتمان نووسی هینمان نووسی وەکو لەوحەیەک هەڵمان نووسی لە حەوشی مەدرسەکە
تەلەبەکان هاتن خوێنیەوە لە چ مەدرسەیەک مەدرسەی ثانەوی کەرکووکی بیامەت باشە بە چ زمانێکەتان نووسی ئەو جیدا بە عەرەبی بە عەرەبی ئەی کوردی نەبوو نووسینی کوردی کوردی هەر نەبوو کەسمان نەمانزانی کوردی بنووسی بەڵێ کوردی بەس سلێمانی هەبوو لە ثانەوی فەلەکەدین چوو ئەدەبی من و فەلەکەدین باشترین تەلەبە بووین لە عەرەبیە لە متوسطە دوای ئەو چووە فەرعی ئەدەبی من چوومە فەرعی علمی تەلەبەیەتر زۆر زیرەک بوو عەرەب بوو خەڵک شرخات بوو باوکی خەڵک شرخات بوو ئەوە زابوت بوو باوکی زەبەتێکی گەورە بوو دوو کوڕی هەبوو لە مەدرسەی ئێمە یەکیان ناوی تەحسیبی لە سەفەکەی من بوو ئەویش تەلەبەیەکی زیرەک بوو باوکیم لە ماڵ خۆیان مختەبرێک بۆی کردبووە مختەبرەی کیمیا تا خۆی دەیان تەجروبە بکات هەموو شتێک بکات ئەو لە ثانەوی ساڵی 59 لەسەر عێراق چوارەمی هێنا معدەلی 92 بوو من دووەم هێنا لەسەر کەرکووک معدەلم 83 بوو تەحسین دوایەوە چوو بۆ هین ئیتحاد سۆڤێتی ئەو وەختە عێراق عێلاقی نەبوو لەگەڵ دەوڵەتەکانی غەربە چوو بە ئیتحاد سۆڤێتی بووە ئەوەی هین بخوێنێ فیزیای نەوەوی بخوێنێ کە ئیشتا وێش شوێعەکان زۆر سەغڵەتیان کردو ئێلانە هەست بکەنە شوێعی ئیتر رازی نەبوو باوشی رازی نەبوو ئیتر گەڕایەوە و باوکی ناردی بۆ ئەمریکا ئەو بە شێوەیە ئەو ساڵی 59ش هین بوو بۆنی ئەوەی کوا شوێعەکان دایمە خەری مزاهرە بوون هەموو جار تەلەبەکانیشیان هەبوو بە زۆر مزاهرەیان پیانە کرد تر خوێنی زەعیف بوو کەم کەس ناجح بوو لە ئیمتیحانی بکەلۆری یعنی زۆربیان ساقط بوون حکومەت تعجیبمە جیان کرد کردیانە ساڵی زەحەف یعنی ئەوشوان ناجحیان بوو نزیکەی لە سەدا چلیش وای ناجحیانیان کرد ئەوانەی کەرکووک زۆربیان بوونە زابوت کە ئەوانە بە زەحەف ناجحیانیان کرد چوونە کولیە عەسکەری یان کولیە شورتە من چەند کەسیان ناسم بەڵێ یا شێخ ئەی کەی ئەچیتە بەریتانیا بۆ باشە 59 خوێنین تەواو کرد کاکە مەحمەد ڕای کرد بۆ سووریا باسم کرد مەجبوور بوو من عایلەکە بژێنم دایکم خوشکم لە مەسرە جراحی دامەزرام 2 ساڵ بین کەرکووک و حەویجێ هاتمەوە ڕۆژتم ساڵی 61 بێزار بووم لە وەزعی شوێعەکان بەڕاستی تەحەملم نەما هیچ ئەترسام شەڕێ بکەم یان بکوژین یان یەکێ بکوژم دائما خەنجەرێکم پێ بوو ئەسوڕامەوە ئیتر داوای هینم کرد ئەمش دەرسم لە عێراق داوای بێعسەم کرد دەرجەکەم باش بوو ئەوسا تەقدیم بێعسەم کرد بۆ وزارەت نەوت بۆ وزارەت نەوت هەمووی ئەو خدا هەموو کەسێک بۆ هەندسەی نەوت تەقدیم دەکرد کوڕێ برادەرم هەبوو لە ثانەوی وتی براکەم مەحاسیبە لە وزارەت نەوت ئەرێ با تەقدیم کە بۆ هەندسەی میکانیکی کەس تەقدیمی نەکردووە ئەینێرنە سەحەب بۆ بێسە ساڵی 61 تەقدیم کرد بۆ ئەوزارەتی نەوت بۆ بێسە وەڵاوەرمیان کرد یەکسەر ئیتر نردمیان بۆ بەریتانیا ساڵی 61 بووە لە مانگی 9 بەڵێ ئەی لە بەریتانیا وا بزانم خوێندنەکە دواتر تەواو ناکەیت بەڵێ لە پێشا کە گەیشتنە بەریتانیا 3 ڕۆژ لە لەندەن گلمانیاندا 100 کەس بووین بەریتارێک ڕۆژین 100 کەس بووین لە لەندەن 3 ڕۆژ گلمانیاندایەوە لە شاری لەندەن
فێری هەموو ئەتیکێتێکەمانە کرد شوێنی نانەخۆی چۆن شوێنی لەسەر مێز دانیشی چۆن شوێنی کورسی ڕاکێشی نازان چی ئەوانە چۆن شوێنی چنگال هەڵگری چەخۆ هەڵەگری ئەگەر میوانە تا چەخۆ لەکوێ دانێ چنگال لەکوێ دانێ کەوچوو لەکوێ دانێ ئەمان هەموو فێرمان کرد ئەو شتانە دوایە بەڕێوەڕۆشتن لەگەڵێکی کە لەکوێ ئەڕۆترێ ئەگە ئافرەت و لەگەڵتا ئەبێت تۆ لای دەچەکەوە ئەو لەسەر نزیک لە ڕێسیفەکە نزیک جادەکە نەبێ خۆت نزیک جادەکە بێ نەوە خەتەر بکەیتە سەری ئەوە یەکجش لە خاڵمە کە سەر کەوتن ئەیوت کە سەرەکەوی ئەبێژین لە پێشە سەرکەوێ ئەگە کەوت ئەیگریتەوە کە هاتێ خوارە لە خاڵمە ئەبێت تۆ لە پێشابی پیا لە پێشابێ ئەگە کەوت ئینسانی ژینەکە ئەگریتەوە ئەم شتانە خواردنەکەیش کەوچێک شۆنی سوینی پیاخۆی سوپە شۆربە ئێمە واکەین کەچکاکەینە دەمانە نەخێر ئەو کەچکەکەی وا لێ کرد لای ئەمە کەچکەکەیە ئەلێرە شرفەی هینیشینا لێوی ناتات ئەوە ئەوانیان فێرمان کرد عیبە ئەو شتانە لە بەریتانیا ئەمانە هێنێ دوایە لەگەتری شێتری شۆسە لە عێراق زۆر ئەیبینم کەس دەربەست نییە پەنجەک بەلوتە قەت نەبێ بکەی بە هیچ شێوەیە دوایەوەش لە قسەکردنە وتیان ئەوێ فێر من ئێمە شەرقی وانە قساکەین شارتی لەگەڵاکەین کار نەما کابرێت تێ ناگە هیچ شتێ بەنامەردەی نابێ قسە بکەی لە ئەوروپایە بەس ئیتالیەکان مەشون کە دایمە بەدەست قساکەن لە عێراق هەموو کەسێ ژن و پیاو هەر بەدەستی شەکە قسە ئاکات و بەدەستی ئیشارەتەکە ئەو وانوتێ نابێ بە هیچ شێوەی ئیشارەت بکەم بەدەست لە قسەکردنە مامۆساکی ئەم دەورانی پێتانەوتەوە ئەوە هین بوون خۆیان مامۆستا بوون لەوێ بەرام تەرخان بکرام لە پیانۆ بریتیش کاونسڵ ئەو بۆتە لە بە ئەجنەبیەکان بوو دانرابوو کەوا فێری هەموو شتێکیان ئوسولیان بکەن تر مامۆستا بۆ خوێندنەکە تەواو ناکەی لە بەریتانیا باشە چون بەریتانیا لە پێشە هینمان خوێنی پێڵێن ئەی لێڤڵ لەوێ زمان فێرەبیت و بازە شتێکە خوێنیتە لە عێراق مەسەڵەن ریاضیاتە فیزیایە علومیان شتێکە لەوێ بە ئینگلیزیش ئەی خوێنی هەتا تابیرەکان فێربی 2 ساڵێک دانا بووەوە منیش 2 ساڵەکەم تەواو کرد ئەمجا لەو شاری خۆمان نەمام چوومە شارێتر بۆ جامیع لەوێ هەندسەی میکانیک خوێنی دەست پێ کرد ساڵی 68 ئاخر امتحانم بوو ئەو ساڵە چوینە لەگەڵ تەلەبە شوێیەکانی چەند تەلەبەیەکی کورد چوین لەگەڵ تەلەبە شوێیەکانە مزاهرەمان کرد لە لەندەن بەرامبەر بە سەفارەتی عێراق دژی حکوومەتی باس نەمانزانی ئێمە ڕسممانیان کرد بوو ئەوەشی لە پێشەوە بوو لە پێش مزاهرەکە بووان دانا بۆ ئەمانە قاید مزاهرەکەن من و کوڕێ مەسیحی مستڕایبی ناوی یوسف و کوڕێ تریش بوو ناوەکەی لە پێشەوە ئەم سیانە دامانیان بۆ قاید مزاهرە لە بەریتانیش کە پاسپۆرت تەلەبەی پاسپۆرت هەیە بێ هەموو ساڵ پاسپۆرتەکە تازە بکەیتەوە ئەنێری بۆ سەفارەت تازەیەکەنەوە بۆ سەفارەتەکەت بۆ تێنێرنەوە هینەکانمان ئێمە هەموومان پاسپۆرتەکانمان نرد ئەم سیانە پاسپۆرتەکانیان نەگەڕانەوە بەڕاست ویستیان بەنگمان گەڕێنەوە بۆ عێراق سەفارەتی عێراق کوڕە مەسیحیەکە یوسف بە هەژی حارەی بوو بەبێ پاسپۆرت خۆ
خوي جانا ألمانيا شرقي كشوي وأوسا أو كيدريش عيني اللي قالوا روش ألمانيا شرقية كيدريش همن ماموا باسبورت النبي لبريطانيا لا تعنيش بكي والله حبس معن كردو حفته وتاني عدني هنا بالعراق لا حبس سكن ما بحبس سكن بكون باشتري لأنه بالعراق جيب خوازان شملي كان والله دو حفته خصمنا سجنوا من صاري نشتواش بو امتحانكم ما بتاعكم اللي هي الهندسة الميكانيكية ننتو عن امتحانكم من طوال لحبسهم أنا برادر إنجليزي ما بو هنا كرد اتصال كرد بنائبي كي بريطانيا نائب برلمان أو تدخلي كرد لحبس درميان كرد يدرسون لحبس انت بيحسبهم بمعاشك بيعسى أجهم بسيب جهم يشيكم دوزيوه خواني شان دابين اللي هن لمكتب كشان كنا نفرش لمكتب متوسط كشان كنا نفرش يتر فراشي شو سني بس أبي حديقة مدى يشتري نبوه هنا مساعد بستانيكم مساعد هن ويكو حديقة أعقد حديقة مدرسة أبي يتر تقريبا حوطمان كل يوم باشوا هن هاتما لشاركي خو بين بو كابرايك مناسي وقتي أنا ترجمان بو يكردبو لسر سيارات تشتغل لكردي إن لا إنجليزي وعربي وقتها هنا سيارك سيارات بلديان كري ليبيا بس يعني مش معنى تعليماتك بعربي بركن من ترجمة كرد بيان ترى هو باش كابرا مناسي كرني كاتب لله أخوي ما ويك باري باش مرق لي بترجمة وب نسين تابع شوير بو تابعي باش أزاني أو تابع أبو صو النبو يتر وكو بسم هن نمتعني مكاني هندسي مكاني تفاوكم ليك امتحان ما كس بياني أزال هتصالي حفتها يتر قران داب قرمو بعراق يتر هن وكو حكم زاديان دا كرد بتم فرصته يتر باسبورتي مؤقت عند أبيهم بس هو بونه بقرمو بعراق بتوان بقرمو بعراق لسفارتي عراق بله يا شيخ أقريته بو عراق يتر دواتر وابزانم لكاتك كخليك دا أمزري لا دايري أشغال لبغدا بيوندي بشور شوا صالح حفتا وتشوار بو تشي يعني تشي وايليت كركا واز بيني لو الدنيا وظيفه بس شو بسيطة شان شور شو بحسبكم هيك أشغال هاد مو بعراق يا ابوي شي بلازموها ياخذ انكم تواكم صالح حفتا ابو صالح حفتا اسم هندسة كم تواكم يقوم امتحان مغنبو هندسة ميكانيكي كرام العراق دي من جامعة مثل سوريا هي بشو هي أتواني إيش بكيتو بشويش بخواني باسم تقديمكم بو جامعة مثل سوريا أو صالح حفتا ابو هذا ما بغداد كاكا محمد يعني حبس كردو شو ما سفارتي بريطانية حتى شهادتكم ترجمة كردو تصديقي بكم ليه درسوا ما دروا ولا سفارة أملك يكسر هنا كيف كرد جيب هويتك هذاكم بشاري دا بتبوا أروح السفارة الشهادة ما هي تصديق كردوها نابي بروي خليك بكم أشرق عليها ننشو ميرا شرفكم شكم كشف بكم براي أحمد أولا سحجوا السفارة بريطانيا بهستي بكاش ديوها
نميرة هنكم ترى شوف لك أبو داري شفته معهم شفتك شهادة بيني لك أملكة ورو تيار أملكة نخوي واربو نازم أخوه إلى إن في وزي أم شهادة في إيش بهبو بوشي هنيكي صارت يكي يتر باشو غرام وبمار مامەسا لە ئەژغاڵ کە تەعینە بی وا بزانم خەریکە دا مەزرەی بەڵام پەیوەندی بە شۆڕشەوە بله إن شو ما أشغال مؤقتا دامعنا بميكانيك آلي لما عملي تصليح السيارات ومكائن وأمشتانا مديري معامل أشغالي وسطاي فعلا بغداد كرهيبو كردو كاكيبو نزار خطب الدين كاكي و مقابلة ميكردو قبول ميكرد تامنا لمعملك باش ما وياك كمان شو معايا خوي مهندس ميكانيكي بو هاش مهندس ميكانيكي تريشة ولا مشكلة كان أبوه مكيني كاتبو بس نيانا زاني هن معلوماتك بخنو هيش كشي كان يكي مهندس كان لروسيا تواوي كتبو إنجليزي لا زاني يا أما وتي بمن نزار وتي أما هن نمزاني وتي أما بحثي شيئك بتم التحريرية تبعا بهن بدم بيجر موت تينا هالبيمبري بين يموت لو سوى لقل من هاقورة تواوتي كما رئيس مبيعات هن آرات هنش مكيني باكي بيوتايب بارشي كي بيعيش بايا أبو مانكريايا أوش هن خشم بمبيعات يكري تر من بوما هن مسؤولي مبيعات بس إيش هم قدموا يعني تعين دائمين أبو فاش سالو حفتة شهر وتي تقديم كم بوت هنا كان تثبيت كان لزاروتي وضع تقديمي كردت من هن شورش كدام زراعة بس كان لما عمل إيش أنا كرد حجاني أنا بكرد ده هالشيء كان كرد حجاني أنا بكرد ده مش شخم برد يعني ناوي جواب لي تبغى أتقول نخابة بون حبس تكن يعني اشتكي تكن تري أبيش حل نجات ميل بروبلم وتوازت هنا على وظيفەکەت پەیوەندی بە شۆڕشەوە کرد هر واجب هنا كوري فعلي أبو مناسي أو لبغداد أو هن جنجكاني كوا كردوا تلبى جنجكان يعني لدينا شو اتصال بيو كرد بتشتكي باشو حاجة كبيرة وارين بيشو يبرم اسم فيسبوك هاكم شهر أمامكم شو واحد خوي بجنجاتي مشتكم بوقت رئيسور صايب يعني خط دوربين بو هم مشتكي زاني بەڵێ یا شێخ ئێمە بەم شێوەیە دێنە کۆتایی ئەم بەشە بله. لە بەشیدا دواتر ئێمە هەوڵە دەین زیاتر تیشک بخەینە سەر ئەو لایەنەی دیکە کە چۆن پەیوەندی بە شۆڕشەوە ئەکەیت و هەروەها لایەنی ئەدەبی جەناب تیش ئەمێنێتەوە بۆ بەشی دووهەم زۆر سوپاس بۆیەوە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی یەکەم لە دیدارەکەمان لەگەڵ شێخ عەبدوڵڵای کوڕی شاعری ناوداری گەلەکەمان سابری